ڕێخستنی مانگرتنی گشتی و سەراسەری شێوەکارێکی خەباتکارانەی کاریگەر. بارودۆخی ژیانی خەڵک ڕۆژ لەگەڵ ڕۆژ دەژوارترە بێت. قیمەتی پێداویستیەکانی ژیانی خەڵک لە بازار بە شێوەیەکی سەرسوڕهێنەر کە بۆ جەماوەری کرێکار و هەژار و دەستەنگ لە تاقت بەدەرا زیادی کردووە. لەمە بەدوای ژیانێکی گەلێک دژوارتر و هەژاریەکی پشوبڕتر چاوەڕێی زۆربەی هەرە زۆری جەماوەری خەڵکی ئێران دەکات. لەمە بەدوا دەبێت چاوەڕێی ئەوە بین کە ژمارەیەکی زۆرتر لە خەڵک بکەونە ژێرهێڵی هەژاریەوە، مناڵانێکی زۆرتر ڕوو بکەنە سەر شەقامەکان، خەڵکێکی زۆرتر بێخانەولانە بکەونەوە، بێکارانێکی زۆرتر لە پاڵ دیوارەکان لە چاوەڕوانیدا دابنیشن، ژنان و کچانێکی زۆرتر کەرامەت و جوانی و سەلامەتی خۆیان بفرۆشن، مناڵانێکی زۆرتر بە ڕەنگزەردی و لاوازی و نەخۆشی ببینین، لاوانێکی زۆرتر تووشی ئاحتیات ببن و ببن بە کارەسات بۆ خۆیان و بنەماڵەکانیان. کۆمەڵانی خەڵک کە دەزانن چ ڕۆژانێکی سەختتر لە ڕابردوو چاوەڕێیان دەکات کەوتونەتە جموجۆڵ و دەنگی ناڕەزایەتی لە هەموو لایەکەوە بەرز بۆتەوە. لە هەموو شوێنێک هەموو باس و مەشغەڵەی خەڵک بۆتە باسی گرانی و چاوەڕوانی ڕۆژانی دژوارتری داهاتوو. هەر لەو ڕۆژەوە مقاومەت و خەباتی خەڵک لە دژی گرانی پەرەی سندووە. ناڕەزایەتی دەربڕینی جەماوەری خەڵک بەرەو ئەوە دەچێت کە پانایی هەموو وڵات بگرێتە بەر. ئەمڕۆ ئەم ناڕەزایەتیە هەموو بوارەکانی ژیانی گرتووەتە بەر. هەمومان دەزانین کە بەرامبەر بەم هەلومەرجە نالەبارە ناتوانن و نابێت بێدەنگ دابنیشن. هەمووان دەزانن کە بەرامبەر بەم هەلومەرجە نالەبارە ناتوانن و نابێت بێدەنگ دابنیشن. هەمووان دەزانن کە ئەم هەلومەرجە بەرەو خراپتربوون دەچێ و لە تااقەت بەدەر دەبێ و لە هەمان کاتدا هەمووانیش دەزانن کە بە مقاومەت و بە خەباتی لە یەکدابڕا و پرژ و بڵاو و لێرە و لەوێ بە هیچ ئاکامێک ناگەن. جەماوەری خەڵکی ئێران لەگەڵ ئەوەشدا کە تەجروبەی خەباتی جەماوەری پڕ ئەزمونیان هەیە هێشتا نەیانتوانیوە توانایەکانی خەباتکارانەی خۆیان لەسەر یەک کۆبکەنەوە و بەکاری بێنن. کۆماری ئیسلامی کە زەرفیەت و توانایەکانی واقعی کۆمەڵانی خەڵکی ئێران دەناسێ خۆی بۆ گەلێک هەڵچوونی لە ناکاوی جەماوەری سازداوە و هێزەکانی نظامی و ئەمنیەتی خۆی لە زۆربەی شوێنە هەستیارەکانی شارەکان بۆ بەرەو ڕووبوونەوە بەرامبەر بە هۆهاڕوودا و گەلێک دامەزراندووە. بەڵام گیرروگرفتی سەرەکی ئەوەیە هێشتا بەرەی مقاومەت و خەباتی جەماوەری خەڵک پرژ و بڵاوە. هێشتا تۆڕی کۆڕ و کۆمەڵانی بزوتنەوەی کرێکاری و بزوتنەوە کۆمەڵایەتیەکانی دیکە یەکیان نەگرتووە و ئێرادەی یەکگرتووی خۆیان شکل پێ نەداوە. بێگومان کرێکاران و کۆمەڵانی خەڵکی دەستەنگ بە تەجربەی ژیانی خۆیان ئەوە ئەزانن کە بەبێ هێنانە مەیدانی هێز و توانای جەماوەری خۆیان ناتوانن بەر بەستەمکاری و زوڵمی زۆرداران بگرن. کەوابێ پرسیار بۆ هەمووان ئەوەیە کە ئەم ڕەوتە چۆن دەچێتە پێش و ئەم توانایانە چۆن بەکردەوە دەردێت. لە هەلومەرجی ئێستادا خوێندکارانی زانکۆکان و بزوتنەوەی خوێندکاری ئەرکێکی گرنگ و تایبەتیان لەسەر شانە. پێویستە ئەوان نەک هەر لە بیری شکل پێدان بە حرەکەتی ڕێکخراوی خۆیان لەناو بزوتنەوەکەی خۆیاندا بن، بەڵکو پێویستە بیر و بۆچوونی ڕادیکاڵ و خەباتکارانە بەرامبەر بە هەلومەرجی ئێستا ببەنە ناو بەرینترین چین و توێژەکانی خەڵکی چەوساوە و ستەملێکراوی کۆمەلگا. لەم پێناوەدا پێویستە بیرۆکەی بەڕێوەبردنی مانگرتنی گشتی و سەراسەری بۆ ناچارکردنی ڕژیم لەدەست هەڵگرتن لە سیاسەتی لابردنی یارانەکان ببەنە ناو جەماوەر و پەرەی پێبدەن و پێداویستیەکانی بەکردەوە دەرهاتنی وەها بیرۆکەیەک ئامادە بکەن. ڕژیمی کۆماری ئیسلامی و سەرمایەداری قەیران لێدراوی ئێران بۆ چارەسەرکردنی گیر و گرفتەکەی خۆیان و بۆ زەمانەتکردنی درێژەی تەمەنی ئەو ڕژیمە ڕێگەیەکیان نییە جگە لە هێرشبردن بۆ سەر ئاستی بەڕێوەچوونی ژیانی کرێکاران و زۆربەی هەرە زۆری کۆمەڵانی خەڵکی ئێران. ئەوان بە بەڕێوەبردنی ئەو سیاسەتە هەر هێرشێک بە پێویستی بزانن بۆ سەر ژیان و بەڕێوەچوونی خەڵکی کرێکار و زەحمەتکێش ئەنجامیەدەن. ئەوان هەموو ئەرکەکانی خۆیان بەرامبەر بە کۆمەلگا وەلا دەنێن بۆ ئەوەی کە بە ملیاردها دۆلار بگەڕێنەوە بۆ خەزانەی دەوڵەت و پێداویستیەکانی گەشەی سەر لە نوێی سەرمایەداری ئێران ئامادە بکەن. لەوەها هەلومەرجێکدا چینی کرێکار و خەڵکی هەژار و دەستەنگیش پێویستە ڕیزەکانی خۆیان یەک بخەن و لە تەداروکی بەرپرسدانەوەی سەرمایەداران و دەوڵەتەکانیاندا بن. نابێ ڕێگە بدرێت کە سەرمایەداری ئێران پێ لەسەر شانی چینی کرێکاردا بنێ و بیکات بە پەیژە بۆ دەرباسکردنی خۆی لەم قەیرانە. ئەگەر لەلایەکەوە نرخی پێداویستیەکانی ژیان بە شێوەیەکی سەرسوڕهێنە زیادیان کردووە، پێویستە ویستی زیادکردنی هەقدەستەکان بە پێی ئاستی ئاوسان و گرانی ببێت بە یەکێک لە بە پەلەترین و سەرەکیترین داخوازیەکانی بزوتنەوەی کرێکاری ئێران. ئەم داخوازیە گەلێک عادڵانەیە و زیاتر لە هەمیشە پشتیوانی زۆربەی هەرە زۆری کۆمەلگای ئێرانیشی لە پشتە. کۆڕ و کۆمەڵ و هەڵسوڕاوانی بزوتنەوەی کرێکاری پێویستە بە لێکدانەوەی ئەم هەلومەرجە نوێیە خەبات بۆ بردنەسەرەوەی هەقدەستەکان بکەن بە ئامرازێک بۆ یەکگرت و کردنی خەباتی پرژوبڵاوی کرێکاران. ئەگەرچی هەر شکلێک لە دەربڕینی ناڕەزایەتی و مانگرتن بە مەبەستی بەرەو ڕووبوونەوە لەگەڵ سیاسەتی تازەی ڕژیم و ناچارکردنی لە پاشەکشە گرنگی خۆی هەیە، بەڵام تێکشکاندنی قەتعی ئەم سیاسەتە لە گرێوی خەباتێکی یەکپارچە و یەکگرتوانە و سەراسەریدایە.
لەم پێناوەدا کاریگەرترین تاکتیک و شێوەیەک لە خەبات کە دەتوانێت زەرفیەت و توانایی هێزی سەرکوتگەرەکانی ڕژیم پوچەڵ کاتەوە و داخوازیەکانی جەماوەری خەڵک لە قورگی ئەم ڕژیمە بکێشێتە دەرێ و ڕێکەوتنی کۆمەڵێک مانگرتنی گشتی و سەرتاسەریە. ئەوە ئەرکێکە کە پێویستە لە ئێستاوە خۆمان بۆ تەداروکی بەڕێوەبردنی ئامادە بکەین.